سڵاو ڕێز بۆ هەموو ئامادەبووان لێرە و سپاس و ڕێز بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن و پەیامدێر و کامیرەمانان کە لێرە ئامادە بوون ئەمڕۆ لەگەڵمان هاوکار و پشتیوان دەبن. دیارە ئەمڕۆکە 37 ساڵ بەسەر تاوانی ئەنفالاتی ئەفەڕێ کە یەکێکە لە تاوانە گەورەکان کە کۆمەلگای مرۆڤایەتی لە نیوەی دووەمی سەدەی ڕابردوو بەخۆیەوە بیدیوە و تاوانی ئەنفال لە مانگی شوباط 1980 دەستی پێکردووە و لە 6 ئەیلولی ساڵی 1980 کۆتایی هاتووە و لە قۆناغەکانی پرۆسەی تاوانی ئەنفالدا سەربازگەی تۆپزاوە وێزگەی یەکەمی کۆکردنەوە و زیندانیکردنی ئەنفال کراوان بووە کە جگە لە قۆناغی هەشتی ناوچەی بادینان لە هەموو قۆناغەکانی تر لە ناوچەی دۆکان قەرەداغ گەرمیان کۆیە تا هەولێر و دەروبەری هەموو ئەنفال کراوان هێنراون بۆ تۆپزاوە و لێرەوە بەپێی هەم ئامار کراون هەم ناونووس کراون هەم بەپێی تەمان هەم بەپێی ڕەگەز پۆلێن کراون و بڕیار لە باڵێن چارە نووسیان دراوە کە ڕاستەوخۆ بەشێکیان ڕاستەوخۆ لە ئەوانەی کە گەنج و پیاو بوونە لە تەبەنی 14 ساڵ بۆ 50 ساڵ ڕاستەوخۆ بە گروپ بردراون بۆ ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق و زندە بەچاڵ کراون هەرچی ژنان و مناڵانە بردراونەتە سەربازگەی دووبز و دواتر لەوێشەوە ئەوانیش بە گروپ بردراون بۆ گۆڕی بە کۆمەڵ و زیندە بەچاڵ کراون و خەڵکی بەتەمەنیش بردراوە بۆ نوگرە سەلمان و لەوێ ئازار و مەینەتێکی زۆریان بینیوە. ئێمە ئەمڕۆکە لە یادی 37 ساڵەی تاوانی ئەنفالدا پێداگری وەجەخت لەسەر دوو سەرەکیترین داواکاریەکانمانەکەینەوە کە نەک تەنها داواکاری ئێمەی نووسەران و چالاوگوان و ڕێکخراوەکانی بواری جیلۆسایدە بەڵکو داواکاریەکی هەمیشەیی کە سوکاری قوربانیانی ئەنفال کراوە. یەکەمیان ئەوەیە کە ئەم سەربازگەی کە ئێستا ئێمە لێرەین و سەربازگەی تۆپزاوای پێوترێ بکرێتە مۆنومنتێکی شایستە بە قوربانیانی تاوانی ئەنفال. دیارە ئێمە لە ماوەی 1 ساڵ و نیوی ڕابردوودا هەوڵێکی زۆرمان داوە و ئەم داواکاریانەمان گەیاندۆتە کەناڵەکانی دەستگاکانی حکوومەتی عێراقی و لەو چوارچێوەدا ئەمە هەموو ئەو بەڵگەنامانەیە کە کارمان تێی کردووە هەم ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەیە هەم ڕەزامەندی ئەمیندارێتی گشتی ئەنجومەنی وەزیران هەم ڕەزامەندی دەستگای شەهیدانی عێراق هەم ڕەزامەندی وەزارەتی دارایی هەموو دامەزراوە فەرمیەکانی عێراق ڕەزامەندی لەسەری دەربڕێت. بەڵام ئەوەی کە کێشەی سەرەکیە بۆتە لەمپەر لە بەردەمی ئەم پرۆسەیە ئەوەیە کە ناکۆکیە لەسەر مڵکدارێتی زەوی ئەم سەربازگەیە کە خۆی لە ئەساسدا مڵکدارێتی ئەم زەویە گەڕێتەوە بۆ جوتیارانی کوردی ڕەسەنی خەڵکی تۆپزاوە بەڵام لە ساڵی 1975 ڕژێمی بەعز بە زۆر داگیری کات و ئەیکاتە ناو وەزارەتی بەرگریەوە و لە ئێستادا وەزارەتی بەرگری خۆی بە خاوەنی ئەزانێ و ئامادە نییە دەستبەرداری ئەم زەویە بێ و تەنانەت وەزارەتی شەیدان بە ڕسمیدا بلێم دەستگای شەیدانی عێراق بە ڕسمی داوای مڵکدارێتی زەویەکەی کردە بۆی بکات بە مۆنومنت بەڵام تا ئێستا وەزارەتی بەرگری ئامادە نییە وەڵامی ئەو نووسراوە بداتەوە. بەڵام ئەوەی جێ دڵخۆشی ئەوەیە کە یاسای گەڕانەوەی زەوی زارەکان کە دەرچووە لە جێبەجێکردن ئەم زەویانە گەڕێتەوە ناو جوتیارانی خاوەن ڕەسەن ئەو کاتە ئەو لەمپەڕەش نامێنێت و ئەو کاتە دەبێت دەستگای شەیدان بە کڕینەوەی ئەم زەویانە لە خاوەنەکانیان زەویەکان بکرێتەوە دەست بە پرۆژەی مۆنومنتەکە. جیا لەم حاڵەتە کە ئێمە ئیمڕۆکە لەسەری قساکەین لێرەیە بابەتی دۆزینەوەی گۆڕستانێکە کە ڕووفاتی بەشێک لە کەسوکاری ئەنفال کراوانمان لەوێ نێژراون. بەڕێزان دیارە لە کاتی پرۆسەی تاوانی ئەنفالدا لێرەوە خەڵک بە گروپ بردراوە و زیندە بەچاڵ کراوە بەڵام جیا لە حاڵەتەکانی بردننی خەڵک بە گروپ حاڵەتی مردنی تاکە بۆ لێرە نەتیجەی ئەشکەجەدان نەتیجەی نەخۆشی نەتیجەی برسێتی خەڵک تاک مردووە لێرە لەناو ئەم سەربازگەیە ڕۆژە بۆ 2 کەس ڕۆژە بۆ 3 کەس ڕۆژە بۆ 5 کەس ئەم ڕووفاتانە بە نووسراوی کە ئەمە نووسراوەکانە ئەمێ لێرەوە بۆتانی ئینکەم ئەفن ئەمە نووسراوەکانە بۆ نمونە ئەمە یەکێکە لەو نووسراوانەی کە ئیدارەی سەربازگەکە ناردوێتی بۆ پزیشکی دادی کەرکووک ئەڵێ ڕووفاتی کۆچکردو حەمە ئەمین ئەحمەدتان بۆ ئەنێرین لە نووسراوێکی تردا کە لێرە هەیە باشە ڕووفاتی کەسێکی تر ئەنێرە بە ناوی ئەختەر نووری عەلی. ئەم ڕووفاتانە ڕۆژانە ئەوانی کە بە شێوەی تاک مردوونە لێرە ئەم ڕووفاتانە نێردراوە بۆ پزیشکی دادی کەرکووک. ڕووفاتەکان حاڵەتەکان زیاد دەبێت تا ئەوەی دوجار پزیشکی دادی کەرکووک نووسراو دەکا بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک و باسی ئەوەکە کە سەلاجەی مردووان لە توبعەدلی کەرکووک پڕ بۆ
حاڵەتەکانی مردن کە لە سەربازگەی تۆپزاوەوە بۆیان ڕەواناکرێ ئەویش نووسراوەکەیە. ئەمە نووسراوانە هین کاتی ڕژێمی باسە باسیەوە کاکە سەلاجەی مردووان لە پزیشکی دادی کەرکووک پڕ بووە بەهۆی ژمارەی مردووان کە ڕەواناکرێ بۆی داوای کردووە چارەسەرێک بۆم دۆخە بدۆزرێتەوە لە 16 هەشتی 1970 محافزی ئەو کاتەی ڕژێمی بەعس بڕیار ئەدا کە ئەم ڕووفاتانە لەگەڵ شارەوانیە بنێژرێن واتە دەسترین شارەوانی کەرکووک کراوە و شارەوانی کەرکووک ئەم ڕووفاتانەی ناشتووە. دوای بەدواداچوون و گەڕانێکی زۆر ئەو گۆڕستانەمان دۆزیەوە کە لە ساڵی هەشتاکان گۆڕستانێکی تایبەت بووە بە شارەوانی کەرکووک و شارەوانی کەرکووک خەڵکی لەوێ ناشتووە ئەوانەی کە بێکەس بوونە بەداخەوە مامەڵەی خەڵکی بێکەس و بێناسنامە لەگەڵ کەس و کاری ئێمە کراوە. ئەو گۆڕستانەی لەوێ زیاتر لە 1000 گۆڕی تایە گۆڕستانێکی تایبەت بە حکوومەت بووە خەڵکی تر بۆی نەبوو کەس بنێژێ لەوێ. ئێمە ناڵین هەموو گۆڕەکان گۆڕی کەس و کاری ئێمەیە بەڵام بە پێی بەدادۆچوونمان کردووە تا ساڵی 1970 ئەو گۆڕستانە کەمتر لە 100 ڕووفاتی تیا بووە بەڵام دواتر ئێستا زیاتر لە 1000 ڕووفاتی تایە. بۆیە ئەو کەسوکاری ئێمە لەوێ نێژراون بەڵام لەلایەن شارەوانی بە هاوکاری پزیشکی دادی و لایەنە پەیوەندیدارەکانی ئەو کاتی 1970 لە کەرکووکە نێژراون. بۆ ئێمە لێرەوە داوا لە فەرمانگەی پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکانەکەین داوا لە شارەوانی کەرکووکەکەین داوا لە پزیشکی دی کەرکووکەکەین و داوا لە ئیداری کەرکووکەکەین کە ئەو بەڵگانەی هەیە لە بەردەسە لێکۆڵینەوەی تیاکەن و لەناو ئەو گۆڕانەیە گۆڕی ئازیدانی ئێمە دیاری بکەن چکم ناشتنی ڕووفات کە شارەوانی ئینێژێ بە پێڕەکەکارەکان دەبێت نەخشە و کۆدیە بێ و بە پێ ئەو سجلەیە بتوانرێ بدۆزرێتەوە بۆی بدۆزرێتەوە و هەڵدرێتەوە و هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵیش لە عێراق بە پێی دەستور و یاسا کاری تەنها سەڵاحیەتی فەرمانگەی پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکانە لە عێراق. من ئەوە بوو زانیاریەکان سوپاسانەکەم ئێستش بە زمانی عەرەبی کاکسەی خەلیل ئەم ڕوونکردنەوە کە ئافاتەوە. طبعا ئێمە دوای ئەوەی کاخەلیش بە زمانی عەرەبی قساگەوەگە پرسیارێکان نەبوو لێرەوە ئاچینە سەر گۆڕستانەکە بۆیە ئێرەمان هەڵبژار بەڕاستی لەوێ شوێنەکەی کەمی ئاڵۆزە شوێنێکی چەپە ویسمان لێرەوە کۆبینەوە ئەنجام چی لایە. السلام عليكم. نرحب بذوي الضحايا وكذلك وسائل الإعلام في ذكرى 37 لجريمة الأنفال والتي راح ضحيتها 182 ألف من ضحايانا. واستخدم الجيش العراقي والحكومة العراقية النظام البائد هذا المعسكر معسكر طورزاوة لجمع عوائل من القرى والأرياف والأقضية والنواحي وقام بجلبهم إلى هذا المعسكر.